زۆر گرنگە کە یەکێک لە ئەرکە پێشینەکانی من ئەوەیە کە وەکو حکوومەتی ئەمریکا لێرە زۆر بەجددی زۆر لە نزیکەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کار دەکەین بۆ ڕووبەڕبوونەوەی داعش و گەشە پێدانی بواری ئاسایشی هەرێمی کوردستان و تەواوی عێراق بۆ ڕووبەڕبوونەوەی داعش و بارودۆخی مرۆیی ئێرەمان زۆر بەلاوە گرنگە لە دواییانەدا دووبارە 56 ملیۆن دۆلاری تر ڕەوانە دەکەین بۆ پەنابەران و ئاوەرەکانی عێراق هەروەها ئێمە دۆخی ئابووری هەوڵ دەدەین هەرێمی کوردستان دۆخی ئابووری هەرێمی کوردستان زیاتر گەشە بدەین و تەکنەلۆژیای ئەمریکا و زانیاریەکان و هەموو ئەو بوارانەی کە ئێمە توانین پێشکەشی بکەین بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە زۆر بەهێزتر و باشتر بێ و لە ڕووی کەرتی وزەوە ژمارەیەکی زۆر لە کۆمپانیای هەرێ ئەمریکی لێرە بوونیان هەل لە بواری بنیاتنان و بە هەمان شێوە ژمارەیە کۆمپانیای تر لێرە هەن بۆ نمونە لە بواری هۆتێل و ژمارەیەک هۆتێلێکی تر لە دۆ کراوەتەوە لەم دوایانەدا سەردان کرد بە هەمان شێوە لە هەولێریش هۆتێلێکی تر ئەکرێتەوە ژمارەیەک پرۆژەی تری ئەمریکی هەن لێرە کە دەرفەت ئەکەنەوە بۆ گەنجانی هەرێمی کوردستان و دەرفەتێکی زۆر گرنگن و هەوڵ دەدەین ژمارەی کۆمپانیەکان و ژمارەی کارەکان لە هەرێمی کوردستان زیاتر ببێ و ئێمە جەخ دەکەینەوە باو کاریمان ببوورە ناتوانم هیچ پرسیارێک وەربگرم بەڵام زۆر سپاس بۆ ئێوە کاتون وێر زۆر سپاس بۆ ئێوە سپاس. ناوماتی سپارە کۆنسڵی گشتی ویلایەتەکانی ئەمریکام لە هەولێر ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بەشدارم لێرە لەم پێشەنگایەدا کەمە کۆمەڵی کۆمپانیا و شەریکاتی جۆرا و جۆری هەموو وڵاتان لە سەرانسەری دنیا بەوانەی حکوومەت ئەمریکاشەوە لێرە بەشدارن ئێمە لێرەین یارمەتی حکوومەت هەرێمی کوردستان دەین لە شەڕی دژ بە داعشدا و هەروە لە ڕووی بەهاناوچوونی مرۆییەوە یارمەتی حکوومەت هەرێمی کوردستان دەین بۆ ئاوارە ناوخۆیەکان تەنانەت دوێنە ڕامانگەیاندووە کە زیاتر لە 56 ملیۆن دۆلاری تریمان خسوودە سەر هاوکاری مرۆیەکانمان بۆ ئاوارە ناوخۆیەکان لێرە لە هەرێمی کوردستانە و بە هەمان شێوە کۆمپانیا و شەریکە ئەمریکانیش دێن ئێرانە و یەکێک لە کارە لە پێشینەکانی من پێشخستنی پەیوەندی و ڕێخستنی پەیوەندی لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان لە بواری وەبرهێنان و بازرگانی و ئابووریدا و چەندان کۆمپانیا و شەریکاتی ئەمریکی لێرە ئیشەکەن و هۆتێل شیراتۆن لە دهۆ کراوەتەوە و هێلتۆن هەروەها بەمان شێوە لێرە هۆتێلەکاتەوە و لێرە پیزا هۆت هەیە و کۆمەڵێک کۆمپانیا و شەریکاتی ئەمریکی لێرە هەن و کەمان دەفەتی کار بۆ خەڵکی کوردستان و بۆ ئەوانەی بۆ دوای کارە دەگەڕێن دەدۆزێتەوە. دیارە لە ماوەی ڕابردوو لە ئەمریکاش هاوکارمان سەکە و شەمسەدین ئاماژەی بۆ کە ژمارەیە کۆمپانیا کە لە بواری نەوتە کارەکەن کشاونەتەوە لە هەرێمی کوردستان ئایا ژمارەیان چەندەوە ئەوان تا چەند ئاگادارن لەو بابەتە کە ئەو کۆمپانیای لە بواری نەوتە کارەکەن لە هەرێمی کوردستان گەڕاونەتەوە. There has been reports that the US oil companies withdrew from the KRG and they left the KRG in the past months. These reports are true, or if you have any information, how many companies decided to leave the IKR, or how many companies are still working here in the IKR? I don't have any specific details that I can offer. What I would say is the energy business is like any business in the private sector. There are good times and then there are times that are more difficult. لدوخك سخد ودوخي عبوري نوت لسدا مترسيدار منازانين وكاتك وبرهنانا كيلو بارد دلاني لويكا او ناوسان النوتي وبيوستكا كهصنگاندن وبدواداتون وكري لو بواردا زۆر ئاساییە کە ئەوانەی کە نەوت و گازیان تێدایە هەندێک جار کۆمپانیەکان دێن و دواتر دەگەڕێنەوە هەندێک جار هەیە لە شوێنەوەی نەوت بدۆزنەوە بەڵام ئاو دەدۆزنەوە کاتێک بیرە نەوتەکان لێدەن بۆ شتێکی ئاساییە ئەمەش واکە لەوانەیە هەندێک کۆمپانیای تر بێن من زۆر نیگەران نیم لەبارەی ئەو ڕاپۆرتانەوە چونکە ئەوە شتێکی ئاساییە کە هەندێک لە بواری کەرتی تایبەتدا کە ڕێک کۆمپانیا دەکشێنەوە و هەندێک کۆمپانیای وردم پێ نییە کە پێتی بڵێن بەڵام ئەمە شتێکی زۆر ئاساییە لە کەرتی وزە شاوەکو کەرتەکانی تری تایبەت کە هەندێک کۆمپانیا دایمەندێن و هەندێک کۆمپانیا تر بەجێی دێڵن و لێرە کۆمپانیەکانی نەوتی ئەمریکا هەن کە ئیشەکەن و ئەم کۆمپانیایە کە دێن لێکدانەوەی خوانەیە و کۆمەڵی پارە خەرج دەکەن کاتێک کە هەڵ دەست دەکەن بە لەدانی بیرێکی نەوە لەوانە سێ ئاو بدۆزنەوە
کە ئەمە شتێکی ئاساییە کە بەجێ بێڵن و هەندێک کۆمپانیای هەکەنەوە دۆزنەوە لەوانەیە کۆمپانیای تری بەدوای خۆی دابێنێ لەبەرەوە شتێکی زۆر ئاساییە و هەر بزنسێکی هەر بازرگانیەکی تر لەکەی تایبەتە هەندێک کۆمپانیا بێن هەندێک کۆمپانیای تر بەجێ بێڕن لە هەموو بارودۆخێکە. زۆر سپاس زۆر سپاس پرسیار وەرناگری ئەگەر پرسیاری وایە لێ سەوال بە ڕۆژ ئێستا هەرێمی کوردستان بە شەڕی داعش و هاتنە ناوەی رووسیا لەو وارەوە. About the IKEA situation, current IKEA political situation, and the Daesh war and Russia's coalition in the Daesh war. What's your opinion about these developments in the region? You know, I'm here primarily to talk about the economic issues. تەنها بەس لە دۆخی ئابووری دەکەم ئەوە یەکێکە لە تەرکیزە زۆر سەرەکیەکانی من حکوومەتی ئەمریکا وەکو حکوومەت هەڵوێستی خۆی ڕاگەیان و نیگەرانی خۆی دەربارەوە لەبارەی ڕۆڵی رووسیا لە سووریا پێمان وانە کە ئەوە سوودمەند بێ و پێویستەکە کە گۆڕانکاری لە ڕۆژانی سووریادا ڕووبدا و ئێمە نیگەرانین لەبارەی هەندێک لەو هێرشانەی کە ئەنجامیداوە رووسیا لە سووریا و پێمان وایە کە ئەوە دۆخەکە ئاڵۆزتر دەکات و هێشتا ڕوونیە کە ئایا ئەوان هەمان ئامانج دەپێکن و هێرشەکەنە سەر داعش یاخودنە بۆیە ئێمە بەدڵنیایەوە نیگەرانەوە لەگەڵ وڵاتانی تری هاوپەیماندا ئێمە بەیاننامێکمان لە نیویۆرک دەرکرد لەو بارەیەوە نیگەرانەوە ئەوە هیوادارن کە چارەسەر بدۆزینەوە بۆ ئەو داخە و زۆر ئاڵۆز کراوە دۆخەوە بەهۆی هێرشەکانیەوە لە سووریا. لەسەر باردۆخی ئابووری بکەم بەڵام ئێمە بە ڕسمی نیگەرانەکانی خۆمان لە ڕۆڵی رووسیا لە سووریا دەربڕیوە و ئێمە پێمان وایە و پشتیوانەکانی رووسیا بۆ هێشتنەوەی ئەسەد شتێکی خراپە و هەروە شێوازی بۆمبارانکردنەکانی رووسیا لە سووریا هەندێک نیگەرانی لێکەوتوتەوە و ئێمە لە نیویۆرک ئەم بەیاننامەیەمان بە شێوەیەکی ڕسمی ڕاگەیاندنەوە و هیوادارین کە بتوانین کێشەکان چارەسەر بکەین و ململانەکان کەم بکرێنەوە. زۆر سپاس.